بڕیار بوو ئەم شەو کاتژمێر 12 پرۆسەی پڕکردنەوەی فۆرمی خۆراک کۆتایی بێت بەڵام بەردەوادەی دیاریکراوی خۆی پرۆسەکە ڕاگیراوە فۆرمی نوێ تۆمار ناکرێت. دوو بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین میوانێکمان هەیە لەگەڵ ئەو پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز سیامەن قادر نانەکەلی بەڕێوەبەری پسوڵەی خۆراکی هەولێر ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک سیامەن شەوتان باش سوپاسانەکەین کە بەشدارن لەم گەشتەی ژوور لە هەواڵی کوردستان 24. با بۆ پرسیارە دەست پێ بکەین ئایا ڕاستە بەهۆی داخستنی تۆمارکردنی نوێەوە کە داکراوە ئەم شەو 1 ملیۆن هاووڵاتی کوردستان لە پسوڵەی خۆراک بێبەش دەبن؟ بڵێ وەک وەزارەتی بازرگانی عێراق فەرمانگەی پلان و بەدواداچوون بەڵێنیان بە ئێمەدا بوو 2 مانگ سعات 12 شەو کۆتایی بە پرۆسەی نوێکردنەوەی پسوولەی خۆراک بێنین بە شێوازی ئەلیکترۆنی. بەڵام ئەمڕۆ بەیانیەکەی کە چوینە سەر ئەپلیکیشنەکە و بۆ ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان بینیمان وەستاوە. دوای پەیوەندێکی زۆر و هەوڵدان بۆ ئەوەی لە بزانین هۆکاری ئەو وەستانە چییە، هیچ بەڵێنێکی هیچ وەڵامێکی ئەوتیان نەدا تا درەنگان و تا درەنگانی دەوام کە دەوام بەرەو کۆتایی دەچوو. اینجا گوتیان بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی و بەهۆی پەڕینەوەی بۆ قۆناغی دووەمی خزمەتگوزاری مامەڵەی هاوڵاتیان لەبەر ئەوە نەمانتوانیوە بەردەوام بین و هەندێک کێشە هەبووە هەوڵ دەدەین چارەسەری بکەین و بپەڕینەوە قۆناغی دووەم بۆ ئەوی لە قۆناغی دووەم بتوانین مامەڵەی هاوڵاتیان لە تۆمارکردنی ناو و سڕینەوە و گواستنەوەی پسوولە و هەموو ئەو بابەتانێک کە پێیوەستە بە پسوولەی خۆراک جێبەجێ بکرێت. باش کاک سیامەن بەڵام پرسیارێکی کە دێتە پێشەوە یعنی بۆچی بۆ پڕکردنەوەی هەر مامەڵەیەکی فۆرمی ئەلکترۆنی خۆراک ینی بۆ لەمە دووە دەبێت پارە بۆ هەر مامەڵەیەک بڕی 10,000 دینار وەربگیرێت هۆکاری ئەمەیان چییە؟ بڵێ لە بەپێی ئەو تعلیماتێک کە لە وەزارەتی بازرگانی عێراقەیە بۆ هەر مامەڵەیەک دەبێت بڕی 10,000 دینار پێشکەش بکرێ بە شێوازی ئۆنلاین واتە بە شێوازی ئەلیکترۆنی. پێشترێش لە بەرامبەر هەر خزمەتگوزاریەکی پسوولەی خۆراک بڕەپارەکە بوو بەڵام ڕێژەکەی زۆر کەم بوو. هەندێکیان تەنها 1,000 دینار بوو و بەشێکیشیان 2,000 و لە 3,000 تێنەدەپەڕی. بەڵام ئێستا کە سەرجەم مامەڵەکان لە تۆمارکردنی ناو و لە گواستنەوەی پسوولە لە دروستکردنی پسوولەی خۆراک بۆ کەسانی کە هاوسەرگیریان کردووە هەمووی کراوە بە 10,000 دینار بۆ هەر مامەڵەیەک واتە دەبێت هاوڵاتی بڕی 10,000 دینار پێشکەش بکا بە شێوازی ئەلیکترۆنی لە ڕێگەیەکی کارتەوە ئینجا کارەکەی ڕایی دەکرێت. باش کاک سیامەن بەڵام پرسیارێکی کەش دێتە پێشەیە ئەویش ئەوەیە ینی لە دوای ئەم تۆمارکردنەوە با بڵێن لە بەیانیەوە لە دوو بەیانیەوە کەسێک هاوسەرگیری دەکات ماڵێک منداڵێکی تازەیان دەبێ دوو کەس لە یەکتری جا دەبنەوە خێزانەکەیان هەڵدەوەشێ ئەی باشە تاوانی ئەمانە چییە لە دوای ئەم وادەیەوە ئەم شتانە ڕوو دەدەن بۆچی ئەبێ ئەوانش پارە بدەن یاخود دەبێ ئەوان چ بکەن ئەنجا؟ ئەوەی تا ئێستا هەبوو ئەوە تەنها نوێکردنەوەی پسوولەی خۆراک بوو. نوێکردنەوەی پسوولەی خۆراک بوو بە شێوازی ئەلیکترۆنی نزیکەی چەند ساڵێکە 2 ساڵ تا 3 ساڵە هەموو مامەڵەیەکی هاوڵاتیان لە تۆمارکردنی ناو و گواستنەوەی پسوولە و هاوسەرگیری و ئەوانە وەستاوە تەنها چەند جارێک بە شێوازێکی کەم لە ماوەیەکی کەم کراوە بۆ ماوەی 10 ڕۆژ 20 ڕۆژێک دواتر داخراوە. هەر کە پەیوەندیشمان دەکرد بە وەزارەتی بازرگانی عێراق هۆکارەکەی بۆ دەگەڕاندەوە کە ئەوان کار لەسەر ئەوە دەکەن بکرێتە شێوازێکی ئەلیکترۆنی پێشکەوتو بۆ ئەوەی هاوڵاتیان بتوان بە شێوازێکی ئاسانتر کارەکانیان ئەنجام بدەن. ینی پێشتر هەمان بڕەپارە دەدرا بەڵام کەمتر بوو ڕێژەکەی ئێستا ڕێژەکەی زیاتر بووە بەپێی ئەو تعلیماتەی کە لە وەزارەتی بازرگانی عێراق دەرچووە. باش کاک سیامەن لە عێراق ینی وڵاتێکی زۆر سەیر و سەمەرەیە ئەنواعی پێناز دەبێ هەڵگری لەگەڵ خۆتە پێشتر کارتی نیشتیمانی دروستکرا کە جێگەی جنسیە و تەسکەرەوە هەمووی گرتەوە ئەی ئێستا ئەم کارتی خۆراکە بۆچی ئەمە دیسانەوە جۆرێک نییە لە
دەست و پێبەستنی هاوڵاتی بە جۆرێک لە جۆرەکان بە ناوی خواردنەوە؟ بەڵێ پشیلەی خۆراک بۆ خۆتان دەزان لە ساڵی 1970ەوە بەردەوامە، لە ساڵی 1996ەوە بەردەوامە هەر لەو کاتێک کە ڕێکخراوی خۆراکی جیهانی WFP پێ هەڵدەستا و لە هەرێمی کوردستان کارەکەی ئەنجامدا و ساڵانە پشیلەی خۆراک نوێ دەکراوە، دواتر بۆ 2 ساڵ جارێک. بەڵام ئێستا لە بەو شێوازە ئەلیکترۆنیە لەسەر ئەو سیستەمە نوێیە پێویست بۆ ناکاتن پشیلەی خۆراکەکە چاپ بکرێت، تەنها ئەوەی لە ناو مۆبایلەکەدا هەیە ئەو ئەپلیکیشنە کە هەیە و پاسوەردێکی هەر کاتێک بیوێت بەو پاسوەردە دەچێتە ناو بەرنامەکە و هەر زانیاریەک شتێکی بێت لە نێو مۆبایلەکەیدا هەیە. یعنی لەو قۆناغەدا چاپکردنی پشیلەی خۆراک یاخود کارتی یاخود کۆبۆنی خۆراک چاپ ناکرێ، بەڵکو هەر ئەوە هەیە کە لە ناو مۆبایلەکەدا هەیە و ئەگەر لەگەر لە دام و دەستگایەکی حکوومەت پێویستیان بە پشیلەی خۆراک هەبێ ئەوە لینکیان هەیە لەگە وەزارەتی بازرگانی عێراق لە ڕێگەی لینکەکەوە هەر زانیاریەکیان سەبارەت بە هاوڵاتیەکە یاخود بە خانەوادەکە هەبێ لە ڕێگەی لینکەکەەوە ئەو زانیاریانە وەردەگرن. یعنی لەمە دووە لە دام و دەستگاکانی حکوومەت پێویست ناکە برێ هاوڵاتی کوا پشیلەی خۆراکت پشیلەی خۆراکەکەتم بۆ بەردەستکە و بمدێ، تەنها لە ڕێگەی ئۆنلاین لە ڕێگەی ئەتەرنێتەوە دەتوانیتن زانیاریەکان وەردەگری. زۆر باشە، زۆر بەڕێز سیامەن قادر نانەکەلی بەڕێوەبەری پسوڵەی خۆراکی هەولێر، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، سوپاس بۆ زانیاریەکانت، شەوتان باش.